باشێکی بە خێراتنتانەکەم کە ئێمەتان بەسەر کردەوە. پێشوو لە ماڵ دایکم لە هۆدەیەکا بووم، خانوویە کریا بووم، خۆتان دیتان، هەموو خەڵک دیتی. ئێستش لە خانوویەکەم تەسەور ناکەم، هیچ وازانم ئێستا دنیا تەواوە بێ نایبینمەوانە جارێکی کە زۆر خۆشە، زۆر بەدڵمە. ئەوەی لە 250 یارمەتیمانی داوە 1000 ئەو نەبێتەوە، جارێ بەس لەشی ساغ بێت، بە لەش ساغێ لەسەر ئەم دنیاە بێت، کەم و کوڕی نەبێت. چۆن کەم و کوڕی ئێمەی تەواو کرد، هەست کەسێکە کەم و کوڕەکانی دایم لە دنیاە تەواو بێت. ئیتر تەسەور ناکەم، بۆ ئێمە زۆر زۆر زۆرە لەو هاتینە سەر ئەمە. من نەخۆشیەکەشم وەلاناوە کە چەند ساڵە نەخۆشم، ئەم خانووم بین و نەخۆشیەکەم وەلاناوە. ئیتر زۆر سوپاسی ئەوەکەم کە بەو ڕەمەزانە ماندوو بن بە زمانی بە ڕۆژووە بەهانای ئێمەوە هاتن. ئیتر ئێمە هەموو شتێک شکر بۆمان کراوە. زۆر سوپاسی مامۆستا داودی شەکەین، وەک کەسێک ناسیاوی خۆمان هات بەهانامانەوە، نەک وەک کەسێ بێگانەوە. سەلاجە و بەڕاد و غەسالە و مزەمیدە و کەوانتەر و فڕن و ئیتر قاب و قازاق و جێوبان و ژووری نووستن، سیسەم بۆ مناڵەکان قەت لەسەر سیسەم هەر نەشیاندیوە، قەت نەیاندیوە. گسکی کارەبایی و قەنەفە و تەلەڤیزۆن و مێز و تر ئەوەی دیناری یارمەتیمانی داوە. چۆن ئەم خانووە سپیە، ژیانی هەدایم ئەوها سپی بێ، لەو دنیاش خوایە شوێن بەرزترین شوێنی هەبێ. ئەوەی بە هەنگاوی یارمەتیمانی داوە، بە یەک تەلەفۆنێک یارمەتیمانی داوە، دڵی مناڵەکانمی خۆش کردووە. هەر دڵخۆش بێ لە دنیاە. زۆر سوپاس بۆ ئێوەش، بێتەوە ڕێگاکەتان ئینشەڵڵا. بە خێراتنی دەستگای بەخشینەکەین کە ئێمەیان بەسەر کردەوە. یعنی هەروەگەوەی خۆتان بینیتان لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە ئەم ڤیدیۆ ئێمەتان بینی لە خانوویە کابووینتە، تەنانەت کەس نەیەتوانی لەو خانوویە بژی. و ئێستاش کە ئێمە لە خانوویەکەین بەڕاستی وەکو خەو وایە، هەروەگەوە ئێمە لە بەهەشتا بین و بەهەشتمان بە خۆمان دانابێ. بەڕاستی زۆر سوپاسی خێرخوازانەکەین. ئێمە ئەبێ نەزانین چۆن چاکی ئەوان بدەینانێ کە خانوویەکی ئاوها بۆ ئێمە کراوە، بە تایبەتیش مامۆستا داود کە زۆر هیلاک بوو پێمانەوە. ئیتر ئەو شتانی کە خۆتانی بینن هەرچی شتت هەیە بۆ ئێمە کراوە. هەر ماڵێکی تر بێ ناتوانێت لە ماوەی 2 مانگا خانوویەکی ئاوها خۆشی بۆ بکرێ. هەر لە سەلاجە و لە مجەمیدە و لە کەوانتەر و ژووری نووستن لە خەویشە ئێمە نەماندیوە کە ژووری نووستنمان هەبێ، مێزە و تەلەڤیزۆنە و قەنەفەیە و ئیتر فەرشە و هەموویمان بۆ کراوە. زۆر سوپاسی خێرخوازانەکەی، ئیشەڵڵا بەهەشتی بەرین جێگەیانە بێ. لە ڤیدۆکەی پێشتری شەکەوتم بەس خانوو بۆ ئێمە مستحقا، ئەوە تا ئێستاش خۆتانی بینن. زۆر سوپاستانەکەین کە ئێمەتان بەسەر کردەوە، تەنانەت ئەگەر بە قسەیەکی خۆشیش بێت ئێمەتانوا لێ کرد کە بگەین بە خانووی خۆمان. زۆر سوپاسی خێرخوازانەکەین، ئیشەڵڵا بەهەشتی بەرین جێگەتان بێ، خوای گەورە جەزای خێرتان بدات. یعنی لە خەویشە ئەومان نەدیوە کە خانوویەکەم نەخۆشمان هەبێ. وڵا ئیتر هەر کەسێ بێ لە دەرەوەی وڵات بێ، لە هەر شوێنی بێ لە ناو کوردستان، ئیشەڵڵا خوای گەورە سەلامەتیان کات و لەشیان ساغ بێت و
خی گەورە جەزای خێریان بداتەوە کە چۆن ئێمەیان بەسەر کردەوە لەم نیعمەتی ئاژین پەرهەستی خێرخوازان بەهانامانەوە قانونێکمان پێ هیچێکەوە ئێمە بکرێن لەم مانگە ڕەمەزانە پیرۆزێ کاتانەکەن کە قانونێکمان بۆ بکەن ئینشەڵڵا خی گەورە پاداشتان بداتەوە. زۆر دڵخۆشین بەم خانووە خێرخوازانی خۆشەویست خوشکەکان و دایکم هەموومان دڵخۆشین. ژووری نیستنیمان بۆ کردووە زۆر دڵخۆشین پێی. دەستخۆشی لە مامۆستا داوود دەکەین دەستخۆشی لە خێرخوازانەکەین. شوێنی سەعیکردنمان هەیە، شوێنی خەوتنمان هەیە، هۆڵمان هەیە. ئەمە متبەق ئێستا بۆمانیان کردووە دەستیان خۆش بێ یاخوا وە کەوانتەرە تاقم میوە فڕن سەلاجە هەسارە ئەمە غازە بۆمانیان کردووە دەستیان خۆش بێ یاخوا لە ژیانە غازی وام نەبووە هەم بۆ بەزوان نەبووە ئیتر مەخسەلە و هەر ئەوانەی خۆم تاکوشتیان پێوە نەبوو نەمەزانی چۆن چاکی کەم هەر بڕقویەکەم قایمەکەرەوەی کە بەرە بووان ئێستا شکورە دەستی خێرخوازان ئەڵێ دنیان تەواوە بێ نازانم باوەڕی پێ ناکەم دەستان خۆش بێ ئەمە مەخسەلێ من لە ژیانمە ئەمانەم نەدیوە ئەگەر لە ماڵانەویش حەزم پێ بۆ بەس تۆ خۆ بە حەزی خۆت ناکەیت ئەمەش بەڕادە دەست مامۆستا داوود خۆش بێ خۆی هێناوێتی ئەلێرە دایناوە دەست خێرخوازان ئەگەر 250 یەکێکی تیا بێ ئێمە و ئاوی لێ بخۆین خوایە گەورەکە قەت لە دنیاە نانی کەم نەخوا لەشی ساغ بێ یاخوا بەڕادم هەر نەدیوە ئیتر هەر شتەکان خۆتانەیم خۆم پێشتر هەر لە چەکمەجا قاپمدانە چەکمەزی تر خۆتە زانی شتی میوان دێت و شت دەرەکەیت و دەستخۆشی لە ئێواکەم لە خێرخوازانەکەم کە ئێمەیان گەیانە ئەم ڕۆژە فەرش و قەنەفە و ژوور خە و هەمووی ئێستا هەیە نازانین دەست بۆ چی بەرین شکر شتەکان هەمووی ئەڵێ لەو دنیا ئەم شتە دراوە تێ دەستخۆشی و کامیرەمەناناکەم هەموویان دەستیان لەگەر هەر هەنگاوێکە خوایە گەورەکە خۆی گەورە لیان خۆش بێت من هەمووی لە دڵی خۆمایە قەت نەمدیوە بە دزدانی پڕۆ و بە خۆشیە و بە نانێ خۆشە و بە شوێنە گەرمەوانێ لە کات چێشت لێنانوشتا دایم زەحمەتیم بۆ دروست بووە تا ئێستا کەوانتەرم نییە لەم چەکمەجا شت دانم یەک شتم نییە وەڵای نەکەوانتەرم هەیە نەئیتر نەم غەسالەم هێنە سەلاجە و ئیتر ئەو شتانە هەمووی پێویستە جل شۆرینە قاپ شۆرینە لەبەر مەخسەلە کەوانتەرە تۆ شتی تیادانەی ئیتر ئەوانم هیچی نییە نە فەرشم هەیە نە جێگاوبانم هەیە ئەوەش جل و بەرگەکانیانە هیچ شتێکم نییە.
ئەمە ژوور مناڵەکانە ئیتر من نازانم ئەمە من لە خەویشە ئەمەم بۆ ناکردن من ئەمەمە بە من ناکردرێ ماڵی خێرخوازان ئاوا بەمەی هیچ چوار مناڵەکەمەوە کەنتۆریان بۆ کردووە هەر مەعرەزێکی تەواوە جلوبەرگەکەیانی تێکەن ئیتر لە جێی وایە جێگاکان هیچی بە عەمەل نایە هەمووی تازە بەپاری خێرخواز کراوە ئیتر هەر کەسێ سەرپەرشتیاری کردووە خوایە بێتەوە ڕێگاکەی ئیشەڵڵا کە ئەم ژووریان بۆ مناڵەکانم کردو ئەوەی هیوایەتیانە بێن لەسەری بخەون ئیتر هەر کەسێ لە 250 یارمەتیمانی داوە ئیشەڵڵا نەک پارە خۆشبەختی و لەش ساغی بێت بەس لە چیش ساغ بێ من خۆم نەخۆشم ئەزانم لەش ساغی تۆنە ئەمە مشتەمەلاتەکەیە مزەمیدە و غەسالێ ئۆتۆماتیک لە ژیانما من نەمەتوانی ئەوە بکڕم لە ژیانما هەتا لە دنیاە بم نەمەتوانی ئیترەوەش خوای گەورە خۆی ێزانێ یارمەتیمانیان داوە خوایە گەورەکە سەر ڕەنگە لایەکێ بڵێ ئەوە چی ئەو غەسالێ بۆ ناکردرێ پێی بۆم ناکردرێ من خۆم نەخۆشم ئیتر دەستیان خۆش بێ کە کاری ئێمەیان ئاسان بێ کاری ئەوانیش ئاسان بێ هی ئێوەش ئاسان بێ ئیشەڵڵا بێتەوە ڕێگاکەتان ئیشەڵڵا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ئازیزان خۆشەویستان لە هەر شوێنێک ئێمە دەبینن لە هەر شوێنێک گوێبیستی دەنگی ئێمە هەن لە هەر شوێنێک ئەم دوو دیمەنەی ئێمە دەبینن سڵاوی خواتان لێبێ دیمەنێک لە سەرەتای ڕۆژەکانی ڕەمەزان دیمەنێکی پڕ لە فرمێسک دڵێکی تەنگ بێماڵی ماڵکاولی ئەم خانەوادەی کە من لە خزمەتیان دانیشتوم تەنانەت لە خەوی شەویشدا لە خەیاڵیان نەبوو ئەم دیمەنەی کە ئێستا ئێمە شاهدین بیبینن ئازیزان خۆشەویستان مسلمانان لە هەر شوێنێک دەستێکی هاوکاریت هەبووە بۆ ئەم پرۆژەیە من شاهدی هەردوو دیمەنەکەم دیمەنی گریەوزاری و پڕ لە فرمێسکی چاوەکان و تەنگی دڵەکان و بێدەسی سەرەتامان ئەم دیمەنە قەشەنگەی دڵخۆشیی ئێستا کە ئەو پارەی ئێوە هاتووە ئەم دیمەنە قەشەنگەی دروست کردووە ئەم دڵانەی خۆش کردووە ئەم ماڵەی ئاوەدان کردوتەوە ئەم خانووی کردووە بە مڵکی ئەم منداڵانە ئێمە شاهدین بەلاتانەوە کەم نەبێ من خۆم ژوور بە ژوور و شوێن بە شوێن و تەواوی کەلوپەلەکانی ماڵەکەم پشکنی ئەوەی ئێوە ناردووتانە ئەگەر دەستی پاک و دڵسۆزی و خەمخۆری نەبێ لە شوێنی تر بینیومانە دەکرێت زۆر لەوە زیاتر پارە سەرف کرابێ و کەمتریش لەوە نەتیجەی بوو بێ بەڵام بۆیە ئێمە ئەم شاهیدانە دەدەین هەم ئێوە بیبینن لە سەروی هەمومانەوە خوای گەورە باش دەیزانێ ئازیزانم ئەگەر وەکو ئێمە لەم چرکە ساتە ئەم دیمەنە قەشەنگانە ببینن ئەم دیمەنە دڵخۆشی و جلە پاک و جوانانە و ئەو چاوەڕوانی ئەم منداڵانە بۆ چوونە سەر جێگەی قەنەفەی یەکەم جاری ژیانیان و بینینی مەطبەخی یەکەم جار و بینینی کەلوپەلی ماڵی یەکەم جاریان دەبینن ئەبێ ئەم چەند درهەمەی ئێمە لە دنیا ئەمە بەرهەمی بوو بێ کە دڵی پۆلێک منداڵی نازداری دڵخۆش کرد بێ دڵی ئێمەی لەو دوورەوە خۆش کرد بێ ئەبێ پاداشتی ئێوە لای ڕەب العالەمین چەند بێ دێتە بەرچاوتان ئەو درهەم و دینارانەی کە نارتان و گەیشتە ئێرە و کەوتە ئەو دەستە پاکە و لەوێ بوو بە ئەم خانوە سپیە پاکە لە قیامەتە
چۆن ڕەنگڕێژێکی لای خۆت لەو چرکە ساتانەی خوای باڵا دەست ڕات دەوەستێنێ و پرسیار لە ماڵەکەت ئەکات من ئەین اکتسبه وفیما ئەنفقه لەکوێ هێنات و کۆت کردەوە لەکوێیە خەرجت کرد و بەزایەتدا ئەم تۆزەی کە لێرەدایە دەتوانی بڵێ خواجان ئەوە وێنەکەی و ئەو هەموو خەڵکە شاهیدە و لەولاوە پێغەمبەر ئازیزەکە فەرموویەتی لە باشترینی سەدەقەکان خۆشی خستنە دڵی خەڵکانی ترەوە کام خەڵک ئەو منداڵە بێنازانە کام خەڵک ئەو منداڵانەی کە وتم هەچی بە خەیاڵدا بێ هاتبێ بوونی خانوویکی ئاوا ڕاقی و قەشەنگ بە خەیاڵدا نەهاتووە بۆیە لێرە لە کۆتاییدا دەڵێم ئێوە دڵخۆش بن دڵ ئارام بن دەست لەسەر سنگ من بە ئارامی ئەو پارەی کە گە هاتووە ئێوە ناردووتانە بە هەر جۆرێک و بە هەزر ڕێگایەک ئەمە ئەو خانووە قەشەنگەیە نەتیجەی پارەکەی ئێوە دڵنیا بن بەزایە نەڕۆیوە دڵنیا بن بەزایە ناڕوە دڵنیا بن تەنها یەک پێکەنین و دڵخۆشی و یاریکردنێک لەم خانووەیە بۆ ئەو منداڵانە ئینشاءالله بەسە بۆی کە لە قیامەتە سۆز و بەزەیی خوا بجوڵێ و دڵی تۆش خۆشکات و ببێتە مایی دەفعی بەڵاو ناخۆشیەکانی سەرژیانی خۆت و خانەوە دەکەن جارێکی تر دەستخۆشی بۆ ئێوە هەموو لایەکتان دەستخۆشی بۆ ئەم ستافە بەڕێزە لە سەرپەرشتیاران و لەوانەی پارەی وەرگرتووە و لەوانەی وێنەی گرتووە و لەوانەی کە پەخشی کردووە دەستی هەموو لایەکان خۆش بێ ئێمە هەر ئەوە دەمان پێدەوترێ باقێکی تری تەسلیمی خواکەین و ئەڵێن خوایە جەزاهم الله عنهم خێر الجەزا خوایە لە باتی ئەمان تۆ پاداشیان بەرەوە بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان خوا پێداوان و خێرخوازانی بەڕێز ئەوانەی کەوا ئەم بەرنامەیەتان دین لە دەستگای خێرخوازی بەخشین لە شارۆچکەی تەکێوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە لە شارۆچکەی تەکێ ماڵێکماندا گرت لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ماڵێک کە جەرگی دەکرد بە ئەو ماڵێک کە ئینسان تەوەقوعی ئەوەی دەکرد ئایا بێشتی وا لە کوردستانە هەبێت ماڵی وافەقیر لە کوردستانە هەبێت چونکە ئەم ماڵە جگەر لەوەی کەوا باوکیان وەفاتی کردبوو ئەم ماڵی هیچ پێداویستێکی ژیانە نەبوو تەواوی ڤیدۆکەتان دی ئێمە لە بەرنامەی مانگی ڕەمەزانە دامن بەزان خێر و مەندان ئەو کەسانی کەوا ئەو ڤیدۆیەتان بینی ئەو کەسانی کەوا بە دوعایەکی خێر بە 250 هاوکاری ئەم ماڵەتان کرد من لێرەوە پێتان ڕادەگەن وەکو بەرپرسی نووسنگەی بەخشین لە شارۆچکەی تەکیە دڵخۆش بن دڵخۆش بن دڵخۆش بن چکە من ئەزانم ئەم ماڵە لە چی وەزعێکدا بوون ئەم ماڵە چنە پێداویستیان بە خانوویەک بوو چەندێ زەڕون بۆی کە خانووی بستنە نایەوەتیدا بژێن من ئێستا لە نزیکەوە ئەم ماڵەندی لە ڤیدۆکەشە بۆ خۆتان ئەیدینن ئێمە توانیتمان پاش گەڕانێکی زۆر پاش هەوڵدانێکی زۆر توانیتمان لە نزیک ماڵی دایکی خانوویەکی باشترین خانوو لەو گەڕەکە باشترین خانوویان بۆ بکڕین هەرچەندە سعرەکەشی زۆر بوو بەڵام بەهۆی باوڵ و هیمەتی خێرخوازان چکە خێرخوازێکی زۆر پەیوەندی پێوە ئەکردین لە دەروی وڵات لە کوردستانە و لە زۆر شوێنەوە تەنانەت خێرخوازی وا بۆ ئەویت ئەو خانەیان بۆ بکردن ئەگەر چەندێک پارەویست من ئەیخەمە سەری چکە ئەو ماڵە زۆر پێویستیان پێ بوو سوپاس بۆ ئەخوا بە هەوڵ و هیمەتی جەنابتان خێرخوازانی بەڕێز ئەو پارێکەوە ئێوە نارتان بۆ ئێمە توانیتون ئەم خانووە خنجیلانەی لە ڕوبەری 160 مەترا پێ بکڕین خێرخوازانی بەڕێز ئەم ماڵە کووتمان هیچیان نەبوو ئەم ماڵە جگەلەوەیکەوە خانوویەکی تەواو مواسەفاتە ژێری کاشیە قەدی کاشیە مطبەخی کاشیە مشتەمەلاتی کاشیە
سەقفی مەغریبیە دکتی موبەری داواتە کامل ماسەفات بۆ خانووەکە خۆی خانوویەکی تازە زۆر بە شێوەیەکی باش دروست کرابوو خێرخوازانی بەڕێز ئێمەش کەلوپەلی ماڵ لە کەوچکە چایەکەەوە بیگرە لە قاب و قاچاغەوە بیگرە لە کەوانتەر و معرەزەوە بیگرە لە سەلاجە لە موبەریدا لە موجەمیدا لە غەسالێ ئاو لە جیوبانەوە لە فەرشەوە لە قەنەفەوە لە تەلەڤیزۆنەوە لە مێزی تەلەڤیزۆنەوە لە دکتی موبەریدەوە لە موبەریدەی گەورەوە ژووری نووستی مناڵەکانە لە کەوانتەری مناڵەکان و سیستەمی مناڵەکان ئەوەی کەوا پێویست بوو لە ماڵی بوان کریتم واتە ئەو ماڵێکەوە ئیستا خۆتان ئەیبینەوە لە بەرنامەکەەوە بەوج لە جوانانی کە هاتنام خانووە هیچ شتێکیان لەگەڵ خوانانێن وتم هیچ شتێک مێنشکە هیچیان نەبوو چی بیان لەگەڵ خوانە هەندێک شتی کۆنە و شریان هەبوو وتم هیچ مێنە چکە هیچ شتێکیان نەبوو بەجلەکانی بەر خۆیانەوە هات نەخانی خۆیانەوە ئەمە فەزلی خوایە پاشان هەوڵ و هیمەتی جەنابتان بوو هەر لە ڕێی خێرخوازانەوە ئێمە توانیتمان موچی ماگانە بۆ دوو مناڵیشان ببڕینەوە واتە لەمە و دووە دوو مناڵان کەفالەت کراون لایەن ئێوەی بەڕێزەوە کە موچی ماگانم بینێ بۆیە خێرخوازانی بەڕێز من ئەوەندەتان پێڵێ من زۆر دڵخۆشم ئەو خەڵکەی کە لێرە دانیشت بوو شاید حاڵی ئەوەزە بن زۆر دڵخۆش بوون چکە خێرەکە زۆر جێی خۆی گرت بەڕاستی جێی خۆی گرت ئەو خێرێکەوە پێغەمبەری خۆ عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێت ئەوەی کە دەست بەسەر مناڵێکی هاتیوە بێنێ و هاوکاری مناڵێکی هاتیوە لەگەڵ منا لە بەهەشتاوها بۆیە دڵتان بۆ خێری خۆتان خۆش بێت ئەو پارەی کە نارتان لە دەرەوەی وڵات لە شارەکانی کوردستانەوە لە هەر شوێنەکەەوە خێر و مندان پارەتان گیانە دەستی ئەم ماڵە ئەو بەرهەمەکەیەتی ئەو بەرهەمەکەیەتی کەەوە ئەم ماڵە تێیدا دڵخۆش بوون سوپاس بۆ خوا من جگە لە دوعای خێر لە دەستخۆشی بۆ جەنابتان هیچ قسەیەکی ترم نییە خوای گەورە پاداشی خێر پانداتەوە